موشک بارانکردنی شەوی ڕابردووی شاری هەولێر هەڵگری پەیامێکی ڕوونی ناحەزانی ئەزمموی گەلی کوردستان و هەوڵێکی دژمنکارانەشە بۆ تێکدانی ئارامی پایتەختی هەرێمی کوردستان. ئامانج لەو کارەش تێکدانی ئاسایش و ئارامی و پێکەوە ژیانی هەولێرە. بەڵام وەکو لە پەیامی لایەنە سیاسەکانیشدا هاتووە بەم هەوڵانەوە ئارامی و سەقامگیریەی پایتەخت تێک ناچێت. پارێزگاری هەولێر بە وەکالەت دەڵێت بارودۆخی پایتەختارامە و ئەوەشی لەسەر شانی دەستگا ئەمنیەکانە دەستیان پێ کردووە و لە ماوەیەکی نزیکدا وردەکاریەکانی ئەو ڕووداوە بڵاو دەکرێتەوە. بۆیە ئەوەی کە یاعلان کرا لەلایەن دەستگا ئەمنیەکانی ئێماوە کە ئۆتۆمبیلەکە دۆزراوێتەوە لە شوێنەر، بەڵام وردەکاری زیاتر لە ماوەی داهاتوو بڵاو دەکرێتەوە چۆنیەتی و چ لایەنێکیشکەوە بەرپرسیارەتی ئەو کردەوە تیرۆریستی دوێنێ ئەنجامدا. بەڵێ زەرەر و زیان هەبوو بێگومان بە باڵەخانەکان، بە شوێنەکان، بە ماڵەکان کەوتون. لە هەمان کاتیشدا چەند کەسێک زامدار بوون، بەشێکیان برینەکانیان سووک بوون، ڕاوانەی ماڵە کراونەوە، بەڵام دوو لەو نەخۆشانیان لەو بریندارانە ڕەوشی تەندروستیان کەمێک سەختە. هێزەمنیەکان هەر لە ساتی ڕووداوەکەوە دەستیان بە لێکۆڵینەوەکانیان کردووە. هەرزوو توانیان بارودۆخەکە کۆنتترۆل بکەن و تەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر دەڵێت دڵنیایی دەدەین ناوڵاتیان و دانیشتوانی شاری هەولێر کە بارودۆخی ئەمنی لەژێر کۆنتترۆلی هێزەمنیەکاندایە. شاری هەولێر چۆن ئارام بووە بە ئارامتر دەمینێتەوە و بە شەو نخۆنی و بە شەو لە سەیەکدانانی هەموو هێزە ئەمنیەکان و ئێمە بە پشتیوانی خوا و بە پشتیوانی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆمان ئەو ئارامیە هەر دەپارێزین و تاکو و ڕۆڵەکانیان جانفیدایی خۆیان دەکەن بۆ ئەوەی کە ژیان و گوزەرانیان وەکو ئەو شارانەی تری عێراق نەبێتن. ڕووداوەکە زەرەر و زیانی مادی و گیانی لێکەوتەوە بووە هۆی گیان لە دەستدانی کەسێک و برینداربوونی 5 کەسی دیکە. لە ناو شاری هەولێریش 3 کەسی تر بریندار بوون. یەکێک لە بریندارەکان پاسەوانێکی یەکێک لە کۆنسڵگەریەکان بووە و ئەوانی تریش بارودۆخی تەندروستیان ناجێگیرە. ئەمە جیالەوەی زیانی مادیش بەرچەندین ماڵ و شوێنی بازرگانی گەشتووە. ڕێناس عالی، کوردستان 24 هەولێر.